دەستخۆشی لە دامەزراوەی کەریمی عەلەکە دەکەین کە هەڵسا بە ئەنجامدانی ئەو مەراسیمە بۆ ڕێزلێنان لە مامۆستای گەورە ئەدیب و ڕۆمان نووس مامۆستا عەزیزی مەلای ڕەش. هیوادارین ئەو جۆرە چالاکیانە و ئەو جۆرە ڕێزلێنانە بۆ کەسە دیارەکانی ناو ئەدەب و ڕۆشنبیری کوردی بەردەوام بیتن. بەدڵنیایەوە ژێمە وەکو ئیدارە پاڵپشت و هاوکاری هەموو لایەشین کەوا هەڵسن بە ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانە. من وەکو سەرپەرشتیاری ڕێوڕسمی ڕێزگرتن لە ئەزمموی نووسینی مامۆستا عەزیز مەلای ڕەشی ڕۆمانوسی ناوداری کورد کە بە ناوی ڕێکخراوی کللتوری کۆمەڵایەتی کەریم عەلەکە ئەوڕۆ لە شاری هەولێر ئەو ڕێڕسمان بەڕێوە برد. دیارە ڕێکخراوی دامەزراوی کەریم عەلەکە جاران ینی چوارچێوەی چالاکیەکان تەنها لە شاری سلێمانی بوو، بەڵام ئێمە لە هەولێردا بیرمان لەوە کردەوە کە چالاکیەکان بخێنین ناو پایتەختی هەرێمی کوردستان، کۆمەڵە کەسایەتی کللتوری فەرەنجی ڕۆشنبیری بە ئەزمموی کورد بەسەر بکەین، لەوانە مامۆستا عەزیز مەلای ڕەش بوو. ئەبێ سوپاسی ئەو کەسانە بکەین کە بەم مەراسیمە هەستان، سوپاسی بە ئەمەشیان بکەین. دڵخۆش بووین کەوا ئەمڕۆ لە شاری قەڵای و منارەیە توانیمان ڕێزلێنانێ بۆ مرۆڤێکی بە ئەمەک بۆ وشەی کوردی، بۆ خاک، بۆ نیشتیمان ئینسانی باڵێز کاک عەزیزی مەلای ڕەش ئامادە بکەین. ئەمڕۆ خونچە گوڵە جوانەکەی شاری سلێمانی کە قوتابیە نەمرەکەی شێخی نەمر شێخ مەحموودی نەمرە لە هەولێری هۆلاکۆ بەزیێنە ئامادەیە کەوا ئینسانێکی بە ئەمەک بەسەر کاتەوە کە مامۆستا عەزیزی مەلای ڕەشە.